بینەر و بیسەر عزیزەکانم سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم کا لە سەرەتای هەفتا بە ئێوەی ئازی شاد دەبمەوە هیوادارم خۆم و میوانەکەم میوانێکی ڕوحسووکی ماڵەکانتان بین. ئەمڕۆژ بەرگە و بابەتەکانی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاکتای حاجی ڕەحیممان کردووە کە بەڕێزیان سەرۆکی لقی سلێمانیەکێتی جوتیارانن قسە و باسەکەین لەسەر وەرزی وەرگرتنی گەنم و بەرهەمی جوتیاران. کاکتا بەخێربەی سوپاس بۆ ئامادەبوونە. زۆر سپاس دەستخۆشیتان لێکم سپاس بۆ کەناڵەکەتان بۆ برەوە ڕێزانە سەرکەوتنتان بۆ زۆر سپاس کاک حاجی. کاکتا پێم خۆشە پرسیاری ئەوە لێ بکەم بزانم بەڕێستان وەکو سەرۆکی لقی سلێمانیەکێتی جوتیارانی کوردستان وەکو یەکێتیەکەتان ئێوە تا چەند توانیوتانە خزمەت بە جوتیاران بکەن؟ بەڵێ زۆر سپاس. وەڵا خزمەتکردن یەشێتی جوتیاران تەمان وەکو هەر ڕێکخراوێکتر ئێمە ڕێکخراوێکین باشە ڕێکخراوێکی بەرەی یەرگشتیە جیاخوازی نێ لە زاخۆ تا خانەقین هەموو چین و توێژیا با بڵین هەموو حیزبەکانی تیا هەن لەبەرەوە چینە جیا ناکرێتەوە لەبەرەوە شەر ڕێکخراوەکەمان بەرەیە وەکو خزمەت گەیاندن بە چینی جوتیار. ئێستا هەرچیەک بڵێ نەبێ باسی قۆناغەکە بکەین لە قۆناغی لە قۆناغەکانە زۆر هاوکار بووین شتیشمان بەدەستهێناوە بۆیان پشتگیریان بووین ئێستاش هەر پشتگیریانین بەڵام بەڕاستی بەهۆی قەیرانی دارایی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان توش بووە ئێمەشی گرتوێتەوە ڕێکخراوەکانیشی گرتوێتەوە لەبەرەوەی ئێستا بەڕاستی بمانەوێت نەمانەوێت لە قۆناغەکان کە توانای خزمەتکردنێکی ئەو تۆمانیە بە چینی جوتیار بەداخەوە کاتی خۆی هۆکار بووین بۆ ئەوی گاز و شتمان وەرەگرت بۆ تراکتۆر سیارەمان بۆ وەرگرتوون کاتی خۆی هۆکار بووین بۆ ئەوەی کە لە عەلوەکانە حکوومەتی هەرێم ئەوە دابینیە کرد پارە بۆ جوتیارانی کوردستان کە کرێی سیارەکەی ئەیرایە هەوڵمان زۆرەدا بۆ هەموو پێداویستیانی کە جوتیار هەیەی بەڵام بەداخەوە ئێستا بەهۆی قەیرانی دارایی حکوومەتی هەرێمەوە ئێمەش ڕێکخراوەکەمان لەو یارمەتی و هاوکاریانەوە ساوە تا ڕادێت. بەداخەوە بزانم کاکتا ماوەی چەند ساڵ ڕێکخراوەکەتان دامەزراوە چەند ئەندامتان هەیە؟ ئەم ڕێکخراوە گەر شاو بە مێژوا بخشێنیتەوە زۆر دەمێکە لە سەردەمی حکوومەتی عێراقی ڕابردووە ئەو بینایەکی ئێستا مندیتیان بە مڵکی یەکێتی جوتیارانە لە ساڵی 1970 دروست کراوە دابین کراوە لەو کاتەوەم ڕێکخراوە هەیە یەکێتی جوتیاران هەیە کاتی خۆشی حکوومەتی عێراقی زۆر ئیتیمامی پێدا لە دوای ڕاپەڕین و دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستان وانە لە ساڵ 90ەکان بەدواوە بە هەمان شێوە جارێکی کە بە بەرگێکی نوێەوە ئەم ڕێکخراوە دەستی کردەوە بە کارکردن ئەو ئێستا کە من لێ پرسیاوی ئەو لقەم تا ئێستا تەبعەن چینی جوتیار زۆرن ژمارەکە دیاری نییە با بڵێن 6,000 50,000 کەمترە زیاترە بەڵام وەکەوەی کە لای ئێمە ناسنامەی کردبێ فۆرممان بۆ پڕ کردبێتەوە کە ئەمە لە سنووری کارکردنی ئێمەیە جوتیارە تقریبا نزیکەی 5,760 ئەوەمان هەیە تا ئێستا کە ناسنامەیان هەیە لای ئێمە. زۆر باش بزانێکێتەکەتان تا چەند هۆکار بۆ هەڵبژکردنی جوتیاران بۆ نمونە بۆ پەرەپێدانی کارەکانیان بۆ نمونە لە ئێستا باسی ئەوەت کرد کە بەداخەوە قەیرانی دارایی ئێوەشی گرتوێتەوە جوتیاران و وەکێتێکی ئێوەشی گرتوێتەوە بەڵام زیاتر بۆ پەرەپێدانی کارەکانی جوتیاران ئێوە تا چەند بۆ نمونە پاڵپشت بوون لەبەرەوەی ئێوە یەکێتەکەتان هەرماوە ئێوە کاری خۆتانەکەن ڕۆژانە تا چەند توانیوتانە پاڵپشتیان بکەن بۆ نمونە بۆ دەستکەوتەکەمانی کە لە بەردەستانە یاخود بۆ پشتگیریەکەمی کە هەتانە تا چەند توانیوتانە؟ ئێمە ئەوەی کە بۆ جوتیارەکەین ئێستاش هەر هاوکاریان پشتیوانین هەر جوتیارێک ئیشی بە ئێمە هەبێ هاوکاری بووین ئەم هاوکاری ئێمە بابی گەڕێنمەوە بۆ ئەوەی کە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵە ئێمە تێکەڵی چونکە ئیشەکە ئێمە تایبەتە بە چینی جوتیارەوە بێ بگەڕێنەوە بۆ وەزارەتی کشت و کاڵ لە هەر شار و شوێنێک قەزایەک یان ناحەیەک نوێنەرمان یا بە خۆمانەوە گەڕێنەوە بۆ بەڕێوەبەرە کشت و کاڵێکە ئەوەی کە جوتیارێک پێویستی بە ئێمە بێ هانا بۆ ئێمە بێنێ یا کێشەیەکی هەبێ ئێمە ڕاستەوخۆ پشتگیریەکەین لەگەڵ بەڕێوەبەری کشت و کاڵی سلێمانی لەوێ بەڕێوەبەراتی هاوکاریە بین لەگەڵی ئەڕۆین تا کێشەکەی چارەسەرە بێت لەوێ نەبوو بۆ پارێزگار چەندین شتیوا ڕوویاوە کە جوتیار پێویستی بە ئێمە بۆ هاوکاری بوون یا ڕاستەوخۆ شتێکی گشتی هەبووە جوتیارێک داوای کردووە یا دوو جوتیار داوای کردو بەڵام سیرمان کردووە گشتیە ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتە
وەزارەتی کشت و کاڵا خۆم قسەم کردووە هەم وەزیری کشت و کاڵ بێگەردخان هەر ناسیاویە هاوینی زووتریشمان هەیە وەکو ئێستا شار کاک ڕزگار کە بریکاری ئەو وەزارەت هەیە هاوڕێیەکی نزیکمە زۆر پیاوێکی دڵسۆزیشە هەمیشە وەڵامی تەلەفۆنایەتەوە بە تەلەفۆنی کە هەندێشتم پێوتووە کە جوتیار ئەمێ بۆ کرێ باشە نەک ئەمە بە سوپاسەوە بە گوێیان کردوم و جوتیارێکی زۆر سوودمەند بووە لەو پێشنیارێکە من بۆ وەزارەتم کرد یا بەڕێوەبەری کشت و کاڵی ئێرە بە هەمان شێوە هاوکار بوو. زۆر باشە بزای لە وەرزی وەرگرتنی گەنما لە ئەم ساڵ پرۆسەکە سەرکەوتوو بوو پرۆسەکە باش بوو پرۆسەکە سەرکەوتوو هات ئەم ساڵ ینی وەرزی وەرگرتنی گەنم کۆتایی هاتووە وەڵای تقریبا وازم کۆتایی هاتووە پرۆسەکە زۆر جوان ڕۆیشت بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ڕێژەیەکی کەم گەنم دیاری کرابوو کە لە هەرێمی کوردستانە وەرگیرێت واتە ساڵانە ڕێژەکە وەڵا ساڵانی ڕابردوو تا ڕادەیە باش بوو بەڵام ئێستا بمانەوێ نەمانەوێ پارەی گەنم یا وەرگرتنی گەنم تایبەتە بە وەزارەتی بازرگانی عێراق و وەزارەتی پیلاندانانی عێراق باش ئەوانیش ئەوان دیاریەکەن بە تەنسیقن لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی هەرێم بەداخەوە ساڵانی ڕابردوو زیاد لە 800,000 تەن وەرەگیرا کوردستان بەڵام ئەم ساڵ کەمیان کردوانێ ئیتر ئەوەش هۆکارەکەی لای خۆیانە هەروەکو شەڕ ئەمیش باشێکە لەم شەڕێکە لەگەڵمانەکەن سیاسی بێ ئابووری بێ تقریبا 400,000 بۆ هەر چوار شارەکەی کوردستاندانا دهۆکە و لێر سلێمانی هەڵەبجەشیان زیا کردەوە وەکو شارێک 400,000 تەنیان دانا ئەوە نیسبەتێکی زۆر کەم بوو بۆ جوتیان بەڵێ نیویان لاداشکان ینی ساڵانی ڕابردوو لە دۆنمێک جوتیار زیاد لە 250 کیلۆی وەرەگیرە لە هەردۆنمێک بەڵام کە ئەم ساڵ کەم کرایەوە تۆش ئەبێت جارێکێت تۆش کەمیکە با من ئاگاداری سایلۆی سلێمانی 140,000 تەنی بۆ دیاری کرا تەمان ئەم 140,000 بەڕێوەبەری کشت و کاڵی بەڕێوەبەری سایلۆ دابەش یەکەن بەسەر دۆنمەکانە دۆنمی 130 کیلۆی بەرکە یعنی هەر دۆنمێک 120 کیلۆ لە ساڵی ڕابردوو کەمتر واتە ئەو بۆ یاڵێم کە نیسبەتێکی کەم بوو بە دڵی جوتیار نەبوو گەنمێکی لەخوا بەزیاوێ ڕاستە بێ بارانی وشکە ساڵی بوو خۆ من بەداخەوە ێڵم کە هەندێک سنوورمان گەنمی نەبوو بە تایبەتی دەوروبەری هەولێر بێبارانی وای دەکرد کە ڕێژەیەکی زۆر کەم بەڵام ئەم ناوچانەی ترمان باشتر بوو شارە دوور باش بوو ئیدارە ڕاپەڕین زۆر باش بوو ئەمانە گەنمێکی ئێزگار زۆر هەبوو بەڵام بەداخەو کەمەوەگیرە کاک حاجی بزانم لە سەرەتای چاندنی گەنم ئێوە ئاگادارەکرێنەوە کە بۆ نمونە ئەوەندە گەنمیان ئەوێ حکوومەتی عێراقی خۆ لە کاتی وەرگرتن و بۆ نمونە کۆکردنەوەی گەنمە هەموو ساڵ ئاگادارەکرێنەوە کە ئەوەنە گەنمیانەوە چونکە ئەو کاتە لەوانەیە گەر پێشتر ئاگادار بکرێنەوە جوتیاریش ئەوەندە گەنم نەکات و ئەو زەرەرەشی لێ نەکەوێ ڕەنگ نییە جوتیار کاری بەوە نییە چەندە وەرەگیری وەرناژی زەویەکەی چەنەیە چێنێ بە گەنم ئیتر حکوومەتی عێراقیش لەو کاتەیە کە داچەندرێ ئامارێکەکرێ بە ڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانی فۆرمێک دابەزێنێ بۆ وەزارەتی کشتتوکاڵی نێرێ بۆ هەموو فەرقەزا و ناحیەکان ئەوان لەوێ وردبینیەکەن تێبینیەکەن دیراسەیەکەکەنجان لەم سنووری هەرێکی چەند دۆنم کراوە بڵێن من جوتیارێکم لە سنووری ناحەیە یا قەزایەکە لیژنەیەکی کشتتوکاڵی دێن منەبینن زەوێکەمە بینن دە دۆنمەیە 20 یا 50 ئەمان نووسن ئەوە دوایی کە نووسیان پێڵێن ڕەسید جا بۆ یاڵێم ئەڵێم ئەمەی کە حکوومەتی عێراقی لەگەڵمانەکە ئەمی شارێکێکە چێتە بە هەوی شەڕە سیاسەکانەوە لەگەڵمانەکە لە شەمال بەرەو خوار با بڵێن لە کەرکووکەوە کە سەر بە حکوومەتی عێراقیە ناوەندە لەوێ ڕەسید نییە فریە وەرگرتن سایلۆکان جوتیار چەندی گەنم هەیە بابی باباریکە بەڵام لەم چوار شارەی هەرێمی کوردستان بە ڕەسید ئەمە گەنم وەرەگرێت یعنی ئەمەمان لەگەڵەکە کە جوتیارێک 50 دۆن زەوی شێڵاوە 50 کیلۆی 120 کیلۆی لێ وەرەگرێت ئیتر زیاتر بۆی نییە ئێستا جوتیارمان هەیە لەوانەیە 300 تەنی هەبێ بەڵام 20 تەنی لێوەرگیرە بەڵام لە خوار و لەناو حکوومەتی عێراقیە فعالەکان کراوە جوتیار چەندی هەیە ڕەسید نییە زۆر ڕاستە بزانم چەند جۆر گەنممان هەیە ئێمە لە هەرێمی کوردستان وەک ئەو گەنمانی کە هەمانە مثلا کوالیتیان چۆنە ئەتوانێت ناو خۆی هەرێم مثلا زیاد ببنێرێتە دەرەوە یاخود ئێمە پێویستمان بەوەیە کە لە دەرەوە گەنممان بۆ بێت
وڵات ئەوەی کە لە دەرەوە دێت لەوانەیە وەکو تاقیکردنەوە بێ خۆ شکر دەستخۆشیان یەکەم هەم لە هەولێر هەم لێرە بەشی توێژینەوەی زانستی گەنم و دروستکردنی تۆی تازەی گەنم و ئەمانە بە بەردەوامی لە ئیشان شتی تۆی جوانیان بەرهێمهێناوە من ناتوانم هەموو ناوەکان بڵێم بەڵام ئەوەندا ئازانم کە ئێستا گەنمی ئاراتمان هەیە سلێمانیمان یەکمان هەیە سلێمانی دوومان هەیە کۆمەڵی هینمان هەیە کەم چەند جۆرێکدا لەوانەیە 12 جۆرمان هەبێت کە ئێستا لە کوردستان ناکرێت بەڵام ئەوانەی کە سلێمانی یەک دوو ئاراز ئەمانە هەمان تا ئێستا بە پێی تاقیکردن و توێژینەوەکان و چەند ساڵێکیش لە کوردستانە ئەکرێت گەنمێکی باشە و بڕشتێکی باشیشی هەیە ئەو گەنمەشتی کە لە دەرەوەیە ئێستا جۆرێک گەڵێن فەڕەنسیا ئیتالیا ڕێژەیەکی زۆرە بڕێ ئەوانە تا ئێستا نەبوونەتەوەی کە ببێتە تۆیەکی سەرەکی لە کوردستانە ئەوە ڕوو تاقیکردنەوە لەوانەیە چەند زووتیارێ بیکەن بەڵام گشتێکەکەی سلێمانی یەک دوو یا ئاراز یا ئەماناکەن کە تۆی ناوخۆن تا ڕادێک باش وشکە ساڵی باست کرد هیچ بۆ ئەم ساڵی زیانێکی بەرهەمی گەنم و بەرهەمەکانی دیکە هەبووە وشکە ساڵی ئەزانی چۆنە دادەجان هەرێمی کوردستان سەرچاوی ژیانی هەرێمی کوردستان بە هەموو بەشەکانیەوە تایبەتین بە بەفر و بارانەوە چونکە ئێمە لە دەریاوە دوورین ناوچەیەکی شاخاوی و دێمەکارین باڵێت هەرێمی کوردستان ناوچەیەکی دێمەکارە پشت بە باران و بەفرە بەستین هەبووە لەسەری بەرهەمەکانمان کاریگەرێکی سەد لە سەدەوە نییە بڵێ 100% تەسیریە بۆ لەسەر هەموو شتێک یعنی وشکە ساڵی یەکێکە لەوانەیە کە بەداخەوەی شەڵا قوڕەکە ساڵی کەوانە بێ ئەکینا بەڵێ زۆر ناوچەمان هەبوو گەنمەکەی هەر نەدوورایەوە سنووری هەولێروانە تقریبان کۆیە هەولێر من ماڵ لەمەوە پێش دوورێنە لێەوە ڕۆشتم مەگەر گەنمێک بۆ خۆی ڕشێنەری بۆ دروست کرابێ ئەگینا ئەوی تری کە پشتی بە باران بەست بوو هیچی نەدوورایەوە بەداخەوە لە گەرمیانی چەند دوێشێنمان هەبوو هەروە بوو بەڵێ ڕەوەڵا وشکە ساڵی زەرێکی زۆری لایەن بەداخەوە بزانام کاکتە هەل کوردستان سایلۆی تایبەتمان هەیە بە ئەمبارکردنی یاخود سایلۆیەکی باش کە بتوانێت ئەمباری گەنم کات لە سایلۆ شکور باشین بەڵێ کێشەی نینمان نییە سایلۆ بڵێن لە دووهۆ چەند سایلۆی هەیە لە هەولێر هەیە لە سلێمانی لە ڕانی هەمانە لە سلێمانی هەمانە لە سەی سایاق هەمانە لە کەلار هەمانە ئەوە ئیمساڵ ئەوەی هەڵەبجەش هەرتەوا بوو گەنمی وەرگرت سایلۆ زۆرە کێشەی سایلۆمان نییە خۆشبەختانە سایلۆکان باشن تەواوی گەنمی کوردستانی تیا خەز نەکرێگەر حکوومەتی عێراقی بێ بەڵام بەداخە نیسبەتێکی کەمی وەرگرتەوەی تری جوتیارە بێ لە بازاڕی ئازادە بیفرۆشێ بوو باش هیچ هاوکاری ئەو جوتیارانە ئەکەن کە بۆ نمونە گەنمەکانیان بەشێکی کەمی وەرگیراوە باسیەوت کرد لە بازاری ئازادە ئابێ فرۆشن ئێوە هیچ بازارێکتان مەسەلەن بۆ ساختکردنەوەی و کێتی جوتیاران هیچ بازارێکتان بۆ ساختکردنەوەی ئێمەکۆمپانیا و شتێکی لیان بکڕێتەوە بۆ سعیکی کەمتر بێ وەکو یەکێتی جوتیاران ئێمە ناتوانین بازار بدۆزینەوە بەڵام وەزارەتی کوشت و کاڵ باشە ئێستا خۆشبەختانە سێ کۆمپانیا وەڵا نازانمەوەی دۆک ناوی چییە بەڵام ئەزانم ئەوەی هەولێر کۆمپانیای خۆشناو لێرەش کۆمپانیا قەیوان شتێکی زۆر جوانیان کردووە هەم سایلۆیە بۆ هەڵگرتنی گەنم هەم کارگەیە بۆ دروستکردنی جۆرەها ئارد هەم مەعمەلە بۆ دروستکردنی ئەوەی لە ئارد دروست دەکرێت شتە وشکەکان پسکیت و ئەمانە تا ئەوە هەم تاقی گەشە بۆ بەرهێمێ بۆ پاکردنەوە و یا دیاریکردنی تخماتی تۆوی جوان ئەم دووسێ کۆمپانیانەمان هەیە پێشکەوتوشن زۆر بەڵێ ئەو گەنمێک کە ماوەتەوە لەم ڕۆژانەیە وەزارەتی کوشت و کاڵ نرخێکی دیاری کرد بۆ کۆمپانیەکان کە لە جوتیاری بکڕنەوە نرخەکە دوو دەرەجەی بۆ دانا دەرەجە 1 و 2 دەرەجەیەکەی بە 550 لیان وەرگیرێ دەرەجە دۆکەشی بە 525 لیان وەرگیرێ بەڵێ ئەم سێ کۆمپانیامان هەیە سایلۆن مەدەنی کەرتی تایبەتن تەنها ڕێگە ئەوەیە کە جوتیار ئەوەی کە ماوەتەوە ئەو سێ کۆمپانیای خۆ ئەمانیش توانای ئەویان نیە هەموو ئەو ماوەیە وەرگرن ئیتر ئەوی کە ئێمێنێتەوە بۆ بازاڕ ئیتر بازاڕی ئازاد چی لەکرێت چۆنە فرۆشرێ باشە جوتیار لەم کاتەیە زەرەر ئەکا زۆر زەرەر ئەکا یاخۆ لەوەی لەو سعرێکە حکوومەتی عێراقی و لەگەڵ ئەو نرخێکە
کۆمپانیەکان دایناوە جیاوازێکی زۆری هەیە جیاوازێکە زۆرارە وڵات تقریبا تەنی 300,000 فەرقە لە بازارە کەمتریش ڕەنگە لە بازاری ئازادە ئێستا بە 400 یا 450 بیفرۆشن لەوە لەگەڵ سایلە 400 تەنی 400,000 فەرقە ئەگەر حکوومەتی عێراقی ڕێژەکەی بەرز وایە ساڵانە ملیۆنێک تەنی دانایەوە هەرێمی کوردستان ئەوە جوتیاری کوردستان بە هیچ شێوە تووشی زەرەر نابوو هەمووشیان سودمەند دەبوون ئەوشی کە ئەمایەوە هەر بەشی ئەو کۆمپانیام کەرتی تایبەتیە کردو ئەو ناو بازار بەڵام بەداخەوە حکوومەتی عێراقی ڕێژەکەی کەم کردەوە لەبەرەوە بەرەوەڵا جوتیار زەرەرەوەمان دەبێت باش کاکتەبا بەسێکی بەرهەمینە خۆی بکەین لە ئێستاە لەم مانگی حوتو لەم وەرزەیە بزانم لە ئێستا چ بەرهەمێکمان هەیە پێگەیشت بێت چ بەرهەمێکمان هەیە لە زیادی خۆمان هەبێ بینەرین بۆ نمونە بۆ خوارێ عێراق و یاخود بۆ نمونە بۆ دەرەوەی هەرێم ئێمە بازارمان هەیە بۆ دەرەوەی هەرێم بۆ بەرهەمە خۆیەکانی خۆمان یاخود هەر لە ناو خۆی خۆمانە ساغا بێتەوە خۆی یەکێ لە کێشە هەر گەورەکانی ئێمە بەداخەوە دەجاتیەوەی بازارێ بدۆزرێتەوە بەرهەمی ناخۆ بنێرینە دەرەوە بەرهەم بەڵێ لێمان زیادە لەخوا بە زیابێ ئێمە لەسەر لە چەند شتێکە لە ئاسی خۆشەویی زیاترین بڵێن بۆ نمونە گەنم پەتاتە لە گۆشتا مریشک ماسی ئەمانە هەمووی لێمان زیادە لە هەرێمی کوردستان ئێستاش لەم موسیمەیە بەڵێ لە میوەیە ئێجگار زیادە لێمان پێویستە لەم کاتەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر جۆرێ بێ بازاڕی بۆ بدۆزێتەوە بۆ ساخردنەوەی بەرهەمی سەوزۆمیەوە بەڵام بەداخەوە تا ئێستاوە نەکراوە هیچ وڵاتێک نازانم وڵاتەکان ئامادەنین بەرهەمی کوردستان کردن یا ئیشی بۆ نەکراوە من پێم وا بێگەرەوەکو هەنار چەند ساڵێک بوو ئیشی بۆ کرا ئێستا هەنار باشە تقریبەن ئەتوانرا ئیش بۆ شووتی کاڵک خەیار تەماتەکە ئەمانە 4 سەوزەی ئێزگار زۆرن ئێستا ئەگەر بازاری بۆ بدۆزرێتەوە شتێکی باشە بەڵام ئەوەی تەنها بازارێک کە ئێستا هەرێمی کوردستان هەیبێن ناوەڕاست خواروی عێراق چونکە لەم کاتەیە ئەوان بەرهەمی ئەوان کۆتایی دێت چەند ماگە لەمەوە پێش بوو تەماتە و خەیار و شووتی ئەوان هەمیشە هەروە بۆ بینی هەرێمی کوردستان و ساڵانی ڕابردووش ئەو کاتێک کە ئەوێ هەیە بووها بۆ ئێرە لێرە ساغە بۆک ئەوێ نایمێنێ هی ئێرە ئەڕوا ئێستا بەڵێ ئەڕوا بەڵام چەندین جاجاری وایە کێشەی بۆ دروست دەکەن بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە باشە ساڵانی ڕابردوو کێشەیان بۆ دروست دەکردنیانە هێشت بڕوات لە کەرکووکوانە ڕێیان پێگرتن لە خەتی ئەولا بەڵام ئەم ساڵ شکور ئەو کێشەیە نییە ئێستا بەتەواوی تر هەموو شتێکمانە ڕوا بۆ ناوەڕاست و خواروی عێراق تقریبا بازاری سەرەکی ئێستا بەروومی هەرێمی کوردستان ناوەڕاست خواروی عێراق زۆر باشە بزانم وەکو یەکێتەکەتان هیچ کات ئێوە خولی پەرەپێدانتان کردوێتەوە مەسەلەن بۆ جوتیاران وەکوی باست کرد کە کۆمەڵێکی زۆر ئەندامن وەکو جوتیار لە لای ئێوە و حتمما کێڵگەیەکی زۆری گشت و کاڵی هەیە لە هەرێمی کوردستانە ئێوە هیچ کات وەکو ڕێنماییەک وەکو زانیاریێکی زیاتر خولی پەرەپێدانتان کردوێتەوە مەسەن بۆ جوتیاران بۆ وەرگرتنی زانیاری لەسەر ئەو بابەتی کە ئەیچێنن لەسەر مەسەلەن ئەو نەخۆشیانی کە تووشی بەربوومەکان ئەبێت خۆی خولەکان ساڵانی ڕابردوو هەبوو هەم ڕێکخراوی هاوکار بوو هەم وەزارەتی کشت و کاڵ هێشێتی جوتیارانی لە زمنیوانە بۆ کۆکردنەوەی جوتیار یا خۆمان کە بە جوتیارمان ئاگادارە کردەوە خولێکی وا هەیە بەشدار بە بەڵام بەداخە وڵی چەند ساڵێکە بۆ هۆی قەیرانی داراییەوە هەموو ئەوانەش وەستاون تەمەنەوە لەوانەیە کەمێک خەرجی بووە کولفەی بوێ تۆ جوتیاریش لەم کاتەیە بەڕاستی ئێستا موسیمی خول نییە لەبەرەوەی جوتیار خۆی لە کارایە ئێستا لە کێڵگایە ڕەنگە ئەو خولانە زیاتر پاییز یا جستان من بەستم هەر لەوەیە بە شکلی ئام یعنی بەشتی ئام بە ئام نەوەڵا چەند ساڵێکە نەمان کردوێتەوانێ لەبەرەوەی بەڕاستی توانانی باش بزانم ئێوە سەردانی لە کاتی بۆ نمونە دوورینەوەی بەرهەم یاخۆ لە کاتی چاندنی ئەو بەرهەمانەی کە بەرهەمێکی زۆرمان هەیە وەکو باست کرد لە هەرێمی کوردستانە ئێوە هیچ کات سەردانی کێڵگەکان ئەکان وەکو پاڵپشتیە وەکو سەردانکردنێک بۆ جوتیاران ئێمە خۆشمان جوتیاری ڕاستە لەوێ خۆشمان جوتیاری بەڵام ئێمە ڕاستە لەقی یەشێتی جوتیاران لەقی سەرەکی سلێمانیە بەڵام لە هەموو قەزا و ناحەیەک لە قەزاکان لیجنەمان هەیە سەرۆکی لیجنەمان هەیە
لە ناحیەکان نوێنەرمان هەیە ئەوە بەڕاستی تایبەتە بەوانەوە کە ئەوان زیاتر لە دەرەوەی شارن لە قەزا ناحێ و گوندەکانن ئەوان لەگەڵ چینی جوتیارە زیاتر تێکەڵن ئەگەی ناوەکو خۆم ئەگەر بچم ناوەڵان نەچوومەتە سەرچی چێڵگێدان کراوە بە گەنمیانەکراوە نەچوم. باشە بزانم لە ئێستاە لە وەرزی هاوین شاک بەرهەمەکانوانەچێن و عادەتەن لە وەرزی هاوینە کۆمەڵێک بۆ نمونە نەخۆشی و حەشەرات و ئەو بابەتانە تووشی کوشت و کاڵە بن. بزانم جوتیاران تا چەند زانیاریان هەیە لەسەر ئەو بابەتانەوە ئەگەر زەویەکی کوشت و کاڵی تووشی حاڵەتێکی نەخوازراوە بێت تووشی نەخۆشیەک بێت لە هەرێمی کوردستان بۆ نمونە دەرمانی پێویست هەیە کەسی شارەزا و پێویست هەیە بۆ چارەسەرکردنی ئەو بابەتانە؟ بەڵێ وەڵا جوتیار خۆی هەستەکە بە نەخۆشی هەم زەویەکەی هەم ڕووەکەکە شووتی بێ ئەکاڵک بێ خەیار بێت تەماتە بێ خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەندازاری کشت و کاڵی زۆرمان هەیە زۆر شارەزاشن لە بوارەکەیە دەرمانی پێویستی شێ ئێستا بازاڕی ئازادە منەوە بڵێ کوردستان چەندین کۆمپانیای تایە کۆمپانیای ئیسپانی تایە کۆمپانیای ئەوانەی تایبەتن بە دەرمانی کشت و کاڵ و زەرعاتەوە کۆمپانیای ئەردەنی تایە تورکی تایە ئیترەوە لە ئێرانی تایە لە هەموو وەخا لە هەموو وڵاتێکەوە دەرمان بام وەیە دەرمانی هەموو جۆرە نەخۆشیەکان ئەوەی پرسیارەکەی بەڕێزدەوەی کە بەڵێ جوتیار وشیارە زوو هەست بە نەخۆشیەکە ئاکات نەخۆشیش هەمووی ڕوبەڕووی ئەندازیارە کشت و کاڵێکا کردێتەوە کە تایبەتە بۆ وەکو چۆن نەخۆشێک لێرە لای دکتۆرە نەخۆشێکی گورچی لێ چییە چی نییە تەشخیصیەکە و دەرمانی بۆ نووسە ئەندازیارە کشت و کاڵیش نەخۆشیەکە دیارریەکە و دەرمانی پێویستی بۆ دیارریەکە بۆ جوتیارەکە و بەکاری هێنە. نەخۆشیە باوەکان چین لە هەرێمی کوردستان؟ وەڵی کۆمەڵێ نەخۆشی هەن کە تقریبەن مێشوو لە ئەوە عنکەبوت ئەوە زۆر لە خەیارەدا بە تایبەتی لە ناو بەیتیشە هەر لێدا کە بەیت پارێزراویشە بەڵام هەر لێدا هەر بۆ خەیار جۆرە نەخۆشیەکمان هەیە فتریە نمایتەدای پێڵێن ئەوە لە تووشی ڕێگەکەیە بێ دەوکە هەیە کە گەڵاکەی تووشی داخورانە بێ یعنی ئەمانە کۆمەڵێک نەخۆشین کە بە تایبەت ئەمە بۆ خەیار بۆ تەماتەش بە هەمان شێوە جگە لە جاکەڵەکە جایەکی مشەخۆر و زەرە لەومەدا بۆ تەماتایش مێشولەیەکی ورتەیە کە زەرری پێگەێنێ گەڵاکەی گوشکەکات و ناو تەماتەکە و بەڵام تقریبان تا ڕادێک ئێستا دەرمان و شتی پێویستەیە بەڵام ئەوەی کە سیر بێ ئەم ساڵ جۆرە نەخۆشیەکە بوو لە شووتیە ئێوارە ساغ بۆ بەیانی کە توێک شووتی بە کاڵک نەهاتوە من تووشی ئەو پێڵێن سنگان لە هەموو لایەکەوە تووشی ڕقبوونە بێ ڕقبوون گەشە ناکا و ناوەکەشی بە کەڵک نایە من لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینیمان چەندین جوتیار بە دەیان دۆنم شووتیان هەبوو بەرەڵایان کرد بەداخەوە ئەو جۆرە نەخۆش کۆمەڵە نەخۆشیەکە ئیتر ئاو هەوا گۆڕانکاری کەش و هەوایە یا شتێکی ترەیە تۆکەیە یا بە دەرمانێ لە دەرمانەکانەوە هاتووە جوتیار نەیزانیوە یا زەوێکەی تووشی نەخۆشیێک بۆ پێشتر نەیزانیوە هەندێک نەخۆشی کتوپڕ و سیر هەیە کە زەرەی شاک لە جوتیارە بەداخەوزە ئەو دەرمانانی کە باست کرد نرخەکەی گونجاوە لە ئێستا بۆ جوتیار چونکە ئەوەی باست کرد کە لە جوتیار لە ئێستا لە هیچ شوێنێک و دەستگیرۆیی ناکرێت بەداخەوە جوتیار بکرێت و زەرریش بکات حیفە بەڕاستی یعنی ئێستا ئەو چەند ساڵێکی شە جوتیار هەموو شتێ لەسەر شانی خۆیەتی کێڵانی پارەی تۆوی ناشتنی کورە پارەی دەرمانی فتری دەرمانی قڕکە دەرمانی چی حتا هەموو شتێک کرێی سیارە نەقڵکردن چی هەموو شتێ لە ئەستۆی خۆیەتی ئەگەر خوانەخواتە تووشی زەرەریش بێ بەرهەمەکەی نەخۆش بێ یا بازاڕی نەبێ بەڕاستی یەک شوێن نییە یەکە نییە کە قەرەبوشی بکاتەوە یەکێ لە کێشەی جوتیاری ئێمە ئەوەیە کە قەرەبوو ناکرێتەوە بەڵام سیرەکەی لەوایە من هەمیشە بەوە دڵم خۆشەوتومە جوتیاری کوردستان زۆر بە هیمەتن زۆر بەتوانن یعنی ئەم ساڵ زەرەرەکات لە گەنمە لە سەوزە لە میوەیە ساڵێکی کەس زیاتر ئەچەنێتەوە ئەنی وەکو کەسێک نییە کە ئەم ساڵ زەرەری کریتر کۆڵبان جوتیاری کوردستان کۆڵە یەخوا لە شانساغ یەکێ لە خۆشیەکانی هەرێمی کوردستان
کە قەت نابین ئازایەتی چینی جوتیارە زۆر ڕاستە بەڵام بەداخەوەی تر مادوو نەبن. ڕۆژگار و قەیرانی دارایی هەرێمی کوردستان وای کردو کە نەدەست ژیرۆیی بکرێ لە کاتی زەرەرە قەرەبوش ناکرێتەوە بەداخەوە زۆر ڕاست ئیشەڵا ئەم قەیرانە و ئەم بابەتە کۆتاییە و بابەتێکی کاتی وەڵام بە پشتیوانی خوای ئەوە چەند ساڵێک پێش ئێستا پێش پرۆگرام باسی ئەومان کرد کە تەنانەت پارەی ئەوش دراوە پارەی سیارەکەش دراوە کە لە شوێنەکەەوە هێناوێتی بۆ من ئەلوا خۆم جوتیار بووم گازیان ناومەتێ بۆ مەزاحی ئاو بۆ گازیراوە بە تراکتۆر بۆ جووت گازیراوە بە کۆمپانیا هین کەمپاین بۆ درەو کرێی سیارەی بیراوە بۆ جوتیار لە دێکەی خۆیەوە تا ناو ئەلوەکە هەموو ئەم شتانە کراوە بەڵام بەداخەوە ئیشەڵا هەرچینەوە ئەو خۆناغیکە بەشکم ئەم وەزع کاتی بێت ئیشەڵا کاتی شەوەکەینەوە ئەو سەردەمە خۆشیە بۆ هەموو لایەک دڵخۆشی بێت ئیشەڵا کاکتەها من شتێکی ئەو تۆم نەماوە لەسەر بابەتەکە سوپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ میوانی ئێمە بووی سوپاس بۆ ئەوەی کە ئیشی باشتان کردو بۆ جوتیار دەستان خۆش و ماندوو نەبن منی زۆر سپاسیەوە کە میوای سەرکەوتنتان بۆ خوازم وە ئالێرەشەوە ماندوو نەبوونی لە چینی جوتیارەکەم و هیوای تەندروستێکی باشیان بۆ خوازم و لەخوای گەورە داواکارم بەرهەمەکەشیان بازاری هەبێت تووشی زەرەر نەبن ئینشاءڵڵا ئەم دەستی ماندووبوونیانە گوشین و چاوانی ماچەکەی هیوادارم کە خەڵکیش لە ئێسایە کە بەرهەمی ناوخۆیی هەرێمی کوردستان پێگەیشتو هەم لە تەماتێ هەم لە بامێ باینجانە پولەکەی ئەم بەرهەمانە بەڕاستی هەم تامێکی خۆشتری هەیە هەم بەرهەمێکی جوانترە بۆ هەم ڕەنجی جوتیاری هەرێمی کوردستانە هیوادارم نرخەکەشی زۆر گونجاوە ئەگەر کاتمان مابێ من یەخشت ئەوە شتێکت بیریانامەوە من داوا لە خەڵگەکەم سەوزە میوە ئەوەی کە ئیکڕن با بەرهەمی ناوخۆ بێ هەم ئەرکێکی نەتەوایەتیە هەم ئەو میوەیە ئەو بەرهەمەش بەرهەمێکی تەندروست و دروستە من حەزەکەم یەک نمونە بێنمەوە کرێکاری تورک لەم شارەیە هەن برادێکم هەیە دوکانی میوەی هەیە سێ جۆر لیمۆی هەبووە میسری عێراقی تورکیەکە یەک دوو کیلۆیتیان ماوە بە تەمای فڕێیانی بوو پرسیاریان کردو کرێکارە تورکیەکان ئەوەی شوێ و میسریە ئەوە بەغی عێراق ئەو لیمۆ ئەوەی شوێ و تورکیە تویتی هەموویمان بۆ پێشە تورکیەکە ئەوان ئاوا بیریان کردو کە بۆ بە قاڵەکە دایناوە فڕێ بە چەند ڕۆژێ بۆ لە دوکانەکەی بۆ بەڵام تورکیەکەیان کڕی منیش داواکارم لە خەڵکی هەرێمی کوردستان کە بەرهەمی ناوخۆ بکڕن هەم ئەرکێکی نەتەوایەتیە ئەرکێکی نیشتیمانیە سوودێکە بۆ جوتیار و بۆ ناوخۆشمە بەتەکێت وەکو کاک حاجی فەرمووی بە دڵنیاییەوە بەرهەمی ناوخۆی هەم نرخێکی گونجاوی هەم تەندروسترە هەم تامی خۆشترە هیوادارم ئێمەش بە ڕەنجی جوتیاران بەبانە چێ و ئێمەش هاوکاری ئەوان بین دووبارە زۆر سپاس بۆ کاک تاها حاجی ڕەحیم کە بەڕێزیان سەرۆکی لە قیستێمانەیەکێتی جوتیاران بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر وەرزی وەرگرتنی گەنم و بەرهەمە کشت و کاڵیەکان تا پرۆگرامێکێتر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.